ئێمە لە ڕێگەی چاکسازیەوە دەستمان بەم پرۆژەیە کردووە و ئەم پرۆژەیە ڕووناکیمان ڕاگەیاندووە واتە دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بۆ تەواوی هەرێمی کوردستان. پرسیارەکە زۆر گرینگە. ئەمە یەکێکە لە خزمەت گوزاریە سەرەکیەکان کە هەموو کەسێک شایانی ئەوەیە کە کارەبایەکی 24 کاتژمێریە بێت. ئەمە کێشەیەکی دوور و درێژە کە دەیان ساڵە خەڵکی هەرێمی کوردستان پێوە دەناڵێن. ئێمە لە ڕێگەی چاکسازیەوە دەستمان بەم پرۆژەیە کردووە و ئەم پرۆژەیە ڕووناکیمان ڕاگەیاندووە واتە دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بۆ تەواوی هەرێمی کوردستان. من زۆر خۆشحاڵم کە ئەم پرۆژەیە زۆر بەباشی دەچێتە پێشەوە و ئێستا ئێمە لە شارە سەرەکیەکان لە ناوەندی شار دەستمان پێکردو و هیوادارین تاوەکو کۆتایی ئەم ساڵ تەواوی خەڵکی لە سنتەری شارەکان کارەبای 24 کاتژمێری هەبێتەوە تاوەکو کۆتایی ساڵی داهاتوو هەموو شارەکان هەموو خەڵکی هەرێمی کوردستان کارەبای 24 کاتژمێری هەبێتن. بەهۆی نەبوونی سەرچاوەی پێویستەوە ئێمە کارەبای پێویستمان نەبوو نەمان دەتوانی دابی بکەین بۆیە پشتمان بە مۆلیدە دەبەست. مۆلیدە هات بۆ ئەوەی کە ئەم بۆشاییە پڕ بکاتەوە کە هەبوو، بەڵام مۆلیدەکان ژاوەژاو و دەنگەدەنگ گیان دروست کرد و ژینگەیان پیس دەکرد. کارەباکە بەردەوام نەبوو، نرخێکی زۆر لەسەر خەڵک دەوەستا. ئێمە لەم پرۆژەیە لە پرۆژەیە ڕووناکی پێش هەموو شتێک دەمانەوێت کارەبای 24 کاتژمێری بۆ خەڵکی دابین بکەین و سەدا بەڕێژەی 180 کارەبا نرخەکەی هەرزانتر دەبێت، مەگەر کەسێک نەیەوێتن ئەگەر نا نرخەکەی زۆر هەرزان دەبێتن بەراورد بە نرخەکانی دیکە، بەراورد بە نرخی مۆلیدەکانی دیکە. ئەمانجی ئێمە ئەوەیە کە نەک تەنها کارەبا بۆ هەرێمی کوردستان دابین بکەین بەڵکو بۆ هەموو عێراق، چکە عێراق لە عێراقدا کێشەی کارەبا هەیە.